سڵاو ئازیزان، ئەمڕۆ چوارشەمە 22 چواری 2026 ئێمە وەکو گروپ هاتوین بۆ ناوچەیەکی گەشتیاری گرنگ بۆ دەرخستنی کێشەیەک و چارەسەرکردن و هۆکارەکانی و کێشەکەشمان بریتە لە ناونیشانی بابەتی ئەمڕۆ بریتە لە پیسبوونی ژینگەی شوێنە گەشتیاریەکان شەمێران بنمونە. ئێستا من وەکو کەسی یەکەم لە گروپەکە ئەمەوێ ئەم ناوچە دڕفیانە لە ڕووی جوگرافیەوە ناساندێکی تایبەت بۆ شوێنەکە بکەم. ئێستا ئەم جێگەی منی تایە ئەمە وەکو دوورگەیەکی بچووکە بە ناوی بانکۆین، بە کوردیەکەی بانکۆینە، هەندێک سەرچاوەشە پێڵێن بانخۆین. ئەمە سەرەتای بۆ ناساندنی لایەنی جوگرافی ناوچەی شەمێران وەکو سەیرانگا یەکەم جار ئەمەوێ لە ڕووی جوگرافیەوە شوێنەکە بناسیێنم، لە ڕووی جوگرافیەوە ناوچەکە بناسیێنم. ئەوەی کە من ئیشارەتی بۆکەم لە ڕووبارەکەدا دیارە خوارەوە ئەوە بەنداوی دەربەنی خانە کەوێتە خواروی ناوچەی شەمێرانەوە. ئەو زنجیرەچیای سەرەوە ئەوە زنجیرەچیای بەرانانە کە بەرزایەکەی 980 مەترە لە ئاسی ڕووی دەریاوە. ئەوەی تەنیشتی ئەوە پشتی چیای زمناکۆیە کە بەنداوەکە لە نێوان چیای بەرانان و زمناکۆدا دروست کراوە. ئەمە ناوچەی شەمێران دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای دەربەنی خان لە پارێزگای سلێمانی. نزیکی 15 کیلۆمەتر لە ناوەندی قەزای دەربەنی خانەوە دوورە و 80 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگای سلێمانیەوە دوورە. ئەم ناوچەیە پێکهاتەی ئەم ناوچەیە لە ڕووی سروشتی و تۆپۆگرافیوە تێکەڵەیەکە لە بەرزی و نزمی لە شاخ لە دۆڵ لە دارستانی سروشتی چڕ لە سقەی شاخەکانە لە قەتپاڵی چیاکانە و هەروەها ڕووباری سیروان بووەتە هۆکارێکی گرنگ بۆ دڵڕفێنی و قەشەنگی ناوچەکە. ڕووباری سیروان لە کەناری ناوچەی شەمێرانە ڕووباری سیروان بە کەنارە بڵاو بێتەوە بە درێژی بە تاوەکو سنووری نەورۆڵی لە هەڵەبجە و تا سنووری ئێران کەواتە ئەم ناوچە لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی تێکەڵەیە لە جوانی لە سروشت لە بەرزی و نزمی و سنوورێکی فراوانی هەیە تاوەکو سنووری ئێران. ناوی شەمێرانیش لە ناوی گوندێک و لە ناوچەکەەوە هاتووە و دابش کراوە بۆ سەر ناوچەکە و هاوڕیانم لە کەسی دووەم بەشێکی تر لە کێشەکە خاتەڕ. سپاس. بەڕێزان، ناوچەی گەشتیاری شەمێران بەهۆی جوانی سروشتەکەی و هەڵکەوتووی ناوچەکە و بەرز نزمی وای کردە ببێتەوەی ڕاکێشانی خەڵکیی زۆر و گەشتیارێکی زۆر بۆ ناوچەکە و بوونی زۆری ژمارەی ئەم گەشتیارانە وای بۆ گرفتی دروست پێ لەم ناوچەیە، ئەوەش گرفتی پیسبوونی ژینگەیە. لێرە ئێمە باس لە سێ جۆر پیسبوونەکەین: پیسبوونی خاک، پیسبوونی هەوا و پیسبوونی ئاو. پیسبوونی خاک ئەوەش لە ڕێگەی ئەوەی کە خەڵکی لە ڕێگەی فرێدانی پاشماوەکان ڕقەکان بە تایبەتی وەکو شوشە، وەکو نایلۆن و وەکو قوتوو ئەمانە وای کردووە کە ئەمانە بە ئاسایی لەگەڵ خاکشی نەبێتەوە و گرفتێ بۆ پیسبوونی خاک دروست بکە. و هەروەها پیسبوونی ئاویش بریتە لەوەی کە خەڵکی لە ڕێگەی فرێدانی ئەو پاشماوە لە ناو ئاوی دەریاچەکە وای کردووە کە ئاوی ناوچەکە پیس بێ. و هەروەها پیسبوونی هەواش لەم ناوچەی ڕوو ئەدا بەهۆی کە خەڵکی لە ڕێگەی دروستکردنی ئاگرەوە و نەکوژاندنی بە تەواوەتی دروستبوونی دووکەڵ وای کردووە کە هەوای ئەم ناوچەی پیس بێ و زیان بە ژینگەی ناوچەکە بگەێنێ. زۆر سوپاس. سڵاو هاوڕێیان، منیش وەکو چۆن هاوڕێیانم باسی پیسبوونی ژینگەی شەمێرانە کرد، منیش باسی داتاکانی پیسبوونی ژینگەی شەمێرانەکەم. هەرچەندە داتا فەرمیەکان بەپێی وەرز دەگۆڕێن، بەڵام تێبینە مەیدانەکان ئەمانە دەردەخەن جۆری پاشماوە ڕێژەی خەمڵێنرا و ماوەی شیبوونەوەی لە سروشدا وتڵی پلاستیکی کە بەرزترین ڕێژە هەیە لە 100 ماوەی 450 ساڵیەوە بۆ توانەوە لە زەویە. کیسی نایلۆنیمان هەیە کە لە 130 بۆ 20 ساڵیەوە لە زەویە بتاوێتەوە و پاشماوەی خۆراک 120 چەند هەفتەیەکی پێویستە. پاشماوەی کانزایی 100 کە 50 بۆ 200 ساڵی ئەوێ تێبینی لە ڕۆژانی پشوودا بڕی پاشماوە فرێدراوەکان لە شەمێران دەگاتە چەندین تۆن کە زۆر جار
تیمە خۆبەخشەکانی شارەوانی و ڕێکخراوەکانیش ناتوانن توانای پاکردنەوەیان نییە کۆی بکەنەوە. داتاکانی شارەوانی دەربەندیخان بۆ ساڵی 2025 بڕی زبڵ لە ڕۆژێکدا نزیکەی 1 بۆ 2 تەنە و بەڕێبەرایەتی گەشت و گوزاری دەربەندیخان ڕایگەیاند لە ڕۆژی ڕابردوودا نزیکەی 200,000 گەشتیان ڕویان لە سەیرانگای شەمێران کردو. سڵاو هاوڕێیان، هیوام وایە هەمیشە هەر باش بن. منیش وەکو هاوڕێیانی خۆم ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کاریگەری نەرێنیەکانی پیسبوونی ژینگەی سەیرانگای شەمێران لەگەڵ بەنداوی دەربەندیخان ئێمە ئەتوانین لێرەوە بە نزیکی خۆتان ئەو پاشماوانەیە ببینن کەوا کەوتووە لێرە. یعنی سێ جۆر کاریگەری نەرێنیمانە، یەکێ لەوانە کاریگەری نەرێنی تەندروستیە، پیسبوونی ژینگەیە، لەگەڵ کاریگەری نەرێنی ئابووریش لەگەڵ پیسبوونی ئاوە لە ڕووی ژینگەیەکەوە. ئێمە لە ڕووی ژینگەیەکەوە کۆمەڵی پاشماوەی زۆر ماوەتەوە لێرە. ئەم پاشماوانە بێتە هۆی ئەوە جارێکی تر سەردانی کەرێک یا نزیکی ئەم ناوە نەبێتەوە، ئەڵێ لێرە پاشماوەیەک ماوەتەوە یا جارێک سەردانی ئێرە بکات، جاری دووهەم نایەتەوە سەردانی ئێرە بکات چونکە شوێنەکەی لاپیسە و بە هەمان شێوە ئەمە خواردنی لێماوەتەوە. ئێمە زۆر جار لە دوای سەردانی کەران گەشت گەڕانەوە بۆ ماڵ سیرێک ئەم شوێنە بە پیسە مێنێتەوە و ئەم خواردنەوە ئەم پاشماوانە کەسێک نییە کۆی بکاتەوە. لەگەڵ ئەوە ئەبێتە هۆی چی ئاژەڵە کێویەکان کە بەم شاخەوە لە بەرەو باڵندەی کێوی و ئاژەڵی کێوی لێیە هەمووی دێتە خوارەوە بۆ دەستکەوتنی خۆراکێک، دێنە سەر ئەم پاشماوەیە و کۆمەڵێک خۆراکە خۆنجاری وایە پلاسیکە یا شوشەیەک دەخۆنەوە. مەشە بێتە هۆی چیە؟ بێتە هۆی مردنی ئەم ئاژەڵە کێوی. ئەم ئاژەڵەش هەر لەم ناوچەیە ئەمرێ یاخود لەم شاخانە ئەمرێ، ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی بۆ نیلاکێکی مردار بوو. ئەمەشە بێتە هۆی پیسبوونی ژینگەکە. زۆر جاریش ئێمە ئەم بەهۆی باوە یاخود لە دوای ئەوەی کە بایەک دیا ڕەشە بایەک شتێک ئەم پاشماوە پیسایانە هەڵەگرێ خاتە ناو ئاوەکەوە، کە هاتە ناو ئاوەکەوە ئێمە سیرەکەین هەمووم ئاوە پیس بووە، هەمووشی بە دەبە و بە پاشماوەی شویشە و جاری وهەیە کەسێک مەلێوانی بکە یاخود کەسێک سواری بەلەمەکان ببێ لێرەوە پای بریندارە بێ بە شوشە، ئەمەش کە سەرچاوەکەیشی خۆیان پیسیان کردووە. یاخود ئەمە ئاوی خواردنەوەی دەربەندیخان لەسەر ئەم بەنداوەیە. ئێمە بینین کە لە ڕاستیە گەر ئاوەکە بەو شێوەوە ببینی کەس زاتی ئەوە ناکە لەم ئاوە بخوا لە ڕاستیە. و لە ڕووی کاریگەری نەرێنی ئابووری شۆزیانی هەیە، وەک چۆن ئاماژەم پێکرد کەسێک لە ڕووی سەردانی کەرانەوە ئەگەر بێت و شوێنەکە پاکشتر بێ جوانتر بێ و کاتە ڕێژەیەکی زۆرتر سەردانی کرد سەردانی ئەم شوێنە ئەکا وە سەیریکە ئەوەندە شوێنەکە پیس بووە و پاشماوەی پلاسیک و ئەو دە بەوشتی تیاماوەتەوە تێکەڵ بە خاکەکە بووە. سەیرەکەی ئەو سەوزایی لە شیاکە هەیە کە سەردانی کەران کەمتر ڕۆشتنەتە چیاکە کەمتر لێرە هەیە، یعنی بە شێوەیەکی گشتی تەواو شوێنەکە هەمووی سەیرەکەی هەمووی پیس بووە. بۆ هیوایەی کە بتوانن چارەسەرێک لەلایەن هاوڕێکەمەوە پێشنیار بکرێ بۆی بتوان چارەسەرێک بدۆزرێتەوە بۆم کێشەیە. سڵاو بەڕێزان، بۆ ڕزگارکردنی ئەم ژینگەیە پێویستمان بە چەند کارێکی جدیە. یەکێ لەو کارانە دەبێت یاسایتون بەرامبەر کارگە و ئەو کەسانە هەبێت کە ژینگە پیس دەگەن، هەروە دانانی سای دارایی بۆ هەر کەسێکیان کارکەیەک کە پاشماوە فڕێدەدات ناو شوێنە گەشتیارەکانەوە. خاڵێکی تر ئەوەیە کە حکوومەت دەبێت سیستەمی پاڵاوتنی ئاوڕۆ جێبەجێ بکات. هەروەها خاڵی گرنگی تر ئەوەیە کە ئێمە گەشتیار پێویستە بزانین پاراستنی ناوچە گەشتیارەکان پاراستنی تەندروستی خۆمانە. هەروەها خاڵی گرنگی تر ئەوەیە کە بردنەناوەی بابەتی پاراستنی ژینگە لەناو پرۆگرامی خوێندنی قوتابخانەکاندا کۆتا خاڵکە ئاماژەی پێ بکەم لە ڕووی خزمەتگوزاریەوە سەیرانگای شەمێران پێویستی بە گرنگی پێدانی زیاتر هەیە لەلایەن شارەوانی و لایەنی پەیوەنددارەوە وەکو دابینکردنی سەلەی خۆڵ و خاشاک و تابلۆی ڕێنمایی. لە کۆتاییدا دەڵێم سروش چاوەڕێی دەستی ئێمەیە بۆ پاکردنەوە نەک بۆ پیسکردن. با پێکەوە ناوچە گەشتیارەکان پارێزین تا نەوەکانی داهاتووشمان سوودی لێ ببینن. دەستان خۆش بێت و هیوادارم سوودی بوو بێت. ئەمڕۆ لە کارێکی گروپیدا توانیمان یدۆکە بە کۆتا بێنین لەسەر پیسبوونی شوێنە گەشتیارەکان و ناوچەی شەمێران بە تایبەت
هیوادارم بە دڵی هەموو لایەک بێ و سپاس بە هەموو لایەک.